به نوی خوی گوره و مهربان میوانه برایزکان آماده بانی برایز همو لایکتان بخیر بین سرچوان. امرو یادی 51 ساله دکینه یادی 51 ساله شورش ایلولی مزن، شورشی نتوایی، شورشی سرتاسری. شورش ایلول شورشی همو گلی کردستان بو، شورشی یک حزب و یک لاین نبو، بلام شرفی سرکردایتی و رابراتی او شورش بر پارتی کود بسروکاتی بارزانی نمر که همه شرفی که گوره و شانازی پیوده کن حتی و بمبونه و ام پیش هموشتک سلاوی گرم دنیرم بو همو او تیکو شرانهی که بجدار بون لشورش ایلول و سری ریز و نوازش دانوینین بوگیانی پاکی شهیدانی شورش ایلول و همو شهیدانی زاوی رزگاری خوازی کردستان. شورش ایلول تنها شورش یک نبو دجی دیکتاتوریت، شورش یک بو بله دجی دیکتاتوریت، بلام لهمان کاتیج دا دجی ناامیدی، دجی همو دابو نریته کی نگنجاو، گورترین دستکوت بلای من ولا شورش ایلول و بو تاکی کردی درست کرد، میجوی کی تازه درست کرد، گنجانی که درست کرد که بروایان بخویان. تا شورش ایلول کم تاکی کرد هبو که هست به کماتی نکه برانبر بخلکی تر، بلام دوای شورش ایلول همو تاکی که کرد لهمو کردستان بروای کی وای بخوی پیدا کرد که بو جگه امیده کی زور زور گوره و دستکوتی گورشی بدوا وهات. بلای منو اما بو شورشی زور گوره، دوای او شورشی کی گوره بو لروی چاکسازی کمالاتیوه، زور عادات تقالیدی ناریک و ناگنجاو هبون که شورش ایلول نیهشت، اما نهشت لناو کمالگای کردارتی دا و اماج دستکوته کی زور زور گوره بو و به حق شورش ایلول دای که بو همو شورشکانی که دوای او دستیان پیکر. شورش ایلول امیدی دا به همو خلق کردستان، شورش ایک بو پر ل پاک و خاوینی، شورش ایک بو پر ل مردایتی. به درجای شورش ایلول کاری که دش بیاسا انجام نداره، یک دیل نکجرا، کاری که تروریستی یا تروری نکره له هیچ کویک نه لناو عراق نه لدرو عراق، هرچند زور آسان بو ایمه بتوانین زور شد کن، بلام شرعی که مردانه مان کرد لیاسای نو دولتی لامان ندا و لهموشی گرنگتر به حکمتی بارزانی و هاوریانی ریگه ندرا ببی بشری دونتوا ببی بشری کرد و عرب که همش سرکوتنه که زور زور گوره بو. حکمتی سرکردهاتی شورش لشعارکی دا، شعاری مرکزی شورش ایلول دا بدر دکوی که علی دموکراتی بو عراق و او سردمه اتونومی بو کردستان زور راسته لعراق یا لهر ولاتک اگر رژیمی که دموکراتی نبی هیچ گرفته که او ولاته چاره سر نکری. امروش عراق پیوستی با او دموکراتیه هیا، چونکه او دموکراتیهی که پیوسته به داخل وحشتان نچسبه. او سردمه
شعاری مرکزی شورش ایلول ئەوە بوو هەروەکو باسم کرد دیموکراتی بۆ عێراق و ئۆتۆنۆمی بۆ کوردستان بەڵام دوای قوربانیدانێکی زۆر چەند قوربانی ئێمە گەورەتر بوو ئەوەندە داواکاری کوردی زیاتر بوو کە مافێکی سروشتی ئێمە بەڵام چۆن دەکرێت دوای ئەنفال و کیمیاباران و وێرانکردنی هەرچی دێهاتی کوردستانە هێشتان ئێمڕۆژ کەسانێک هەبن پێیان وابی ئەبی کورد ئازاد نەبی ئەبی کورد خاوەنی بڕیاری خۆی نەبی ئەمە لای من سەیرە بەڕێزان عێراق لە دوو نەتەوەی سەرەکی پێک هاتووە لەگەڵ ڕێزم بۆ هەموو نەتەوەکانی تر کە پێکەوە ژین و برای یەکترین بەڵام هەر لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە کە دەوڵەتی تازای عێراق دامەزرا لەسەرەوە ساسە دامەزرا کە کورد و عەرەب شەریکن لە وڵاتەدا بەڵام دەوڵەتی عێراق هیچ ئیلتزامێکی نەکرد بۆیە نە عێراق بوو بە دەوڵەت نە کوردیش ئیسراحەتی کرد ئێمە ئومێدێکی زۆرمان پەیدا کرد دوای ڕوخانی ڕژێم کە هەموو ئەزانن کورد چ ڕۆڵێکی سەرەکی بینی لە ڕوخاندنی ڕژێمی دیکتاتۆری و دوای ئەوەی کە دستورێکی ڕێکوپێک مناڵم بێکەم و کوڕی بەڵام تا حەدێکی زۆر دستورێکی ڕێکوپێک پەسەند کرا بوو عێراق ئەو دستورە بوو بەوەی کە بەهۆی ئەوەی کە ئێمە پێکەوە بژین و پێکەوە لە عێراقی تازەدا عێراقی تازە دروست بکەین مێژووی هەموو وڵاتانی تر نەتەوەکانی تر پیشانمان ئەدات نە تەقسیمی بە زۆر سەردەگری نە پێکەوە ژیانی بە زۆر سەردەگری گەلی کوردستان خۆی بڕیاری داوە کە ئێمە پێکەوە لەگەڵ براکانی ترمان لە عێراقی تازەدا پێکەوە دەبین بەڵام بە مەرجێک کە عێراق خاوەنی ئەم دستورە بی کە ئێستا هەیەتی و بەداخەوە ئیلتیزامی پێ ناکرێ ئەم دستورە وای کردووە ئێمە ئەو بڕیارە بدەین ئەگەر ئەو دستورە نەبی بڕیاری ئێمەش ئەو بڕیارە نابی کە من ئەڵێم بڕیاری ئێمە مەبەستم بڕیاری گەلی کوردستانە و من ئەو مافە بە خۆمەدەم بە ناوی گەلی کوردستان قسە بکەم چونکە گەلی کوردستان ئەو بڕوایی بە من داوە ئێمە لەگەڵ عێراقێکی دیموکراتی فرە لایەنین عێراقێکی کە بوونی دکتاتۆریەتی لێبێ لە مەودووە ئێمە لەگەڵ هەموو لایەنە عێراقیەکان تێدەکوشین ئەبی دەستوری عێراقی بچەسبی ئەبی عێراقی تازەی هەمووان بی ئەبی شەراکەتی هەموو لایەنەکان بە عەمەلی خۆی ببینیتەوە لەو حکوومەتی تازەدا و بە هیچ شێوەیەک باوەڕ ناکەم هیچ لایەنێکی عێراقی ڕازی بی تا کە کەسێک یا تا کە لایەنێک ماف بە خۆی بدات تەنها بڕیار بدات ئێمە ئامادەین هەموو گرفتەکان بە پێی دەستور چارەسەر بکەین بەڵام ئەگەر کەسێک وا بیر بکاتەوە ئەتوانی بە زۆر شت لەسەر کوردستان فەرز بکات کەسێک وا بیر بکاتەوە بە کەلەگایەتی ئەتوانی دەستکەوتەکان لە کورد بستێنیتەوە ئەمە مەحالە من ئەزانم خراپترین شت شەڕە و ئەوەی کە بیری لێ ناکەینەوە شەڕە بەڵام لە شەڕ خراپتر ئەوەیە ئینسان کەویتە بن حکمی دیکتاتۆرێک ئێمە هەنگاو بەرەو برایەتیانین هەنگاو بەرەو ئاشتیانین ئێمە هەنگاوانین بەرەو عێراقێکی دیموکراتی لەگەڵ هەموو لایەنەکان پێکەوە بین هیچ شتێکی شەخسی لەگەڵ هیچ لایەنێک نیمانە بەڵام مەحالە ئێمە قبول بکەین کەسێک دەست بۆ ئەم دەستکەوتانە هەرێمی کوردستان درێژ بکات یا پێی وابی بە دروستکردنی مەقەڕاتێکی تازەی عەسکەری یا جوڵانەوەی هێزی عەسکەری ئەتوانی تەئسیر لەم وەزعە بکات ئەمە خەیاڵە و
پێم وایە ئەبی زیاتر عەقڵانە ڕفتار بکرێ و عەقڵانە بیر بکرێتەوە، چونکە بە شەڕ هیچ مشکلێک چارەسەر نەکراوە و چارەسەر نابی. ئێمە وەکو کورد لە هەموو پارچەیەک زمانی ئەوە چووە ئێمە هێڕژبەر بین یا بیر لە شەڕ بکەینەوە، بەڵام ئێمە ئەبی ئامادە بین بۆ ئەوەی بەرگری لە خۆمان بکەین. زمانی شەڕ نەماوە، زمانی دیالۆگە، زمانی منطقە، زمانی لێک تێگەیشتنە، زمانی ڕێز لە یەکتر گرتنە و ئێمە ئومێدەوارین کە هەم لە کوردستانی عێراق و لە هەم پارچەکانی تریش هەموو گرفتەکانی گەلی کورد لەگەڵ ئەو برایانەی کە پێکەوە دەژین لە نەتەوەکانی تر چ عەرەب چ تورک چ فارس بەڕێز لە یەکگرتن بە دیالۆگ ئێمە بگەینە چارەسەر بۆ هەموو ئەو گرفتانە. و ئەمڕۆژ بابەتێک گەرم بابەتی وەزعی سووریایە. ئێمە لەگەڵ ئەوەی ملەتی سووریا بڕیاری لێدات و خۆیان مافی ئەوەیان هەیە بڕیار بدەن ئایندەیان چۆن دەبی، بەڵام بۆ ئێمەش زۆر گرنگە ئێمەش بزانین ئایندەی گەلی کورد لە سووریا چۆن دەبی. تا ئێستا محروم بوون لە مافی هاوڵاتی بوون. محالە نە کوردی سووریا ئەمە قبول بکات، نە هیچ خاوەن ویجدانێک ئەمە قبول کات ئەگەر هەر گۆڕانکاریەک بەسەر وەزعی سووریا دابێ کورد لە هەمان وەزعدا بمینیتەوە. خۆیان بڕیاری خۆیانەدەن، نە ئێمە ئەو مافەمان هەیە نە کەسی تر ئەو مافەیە تەدەخل لە وەزعی ئەواندا بکە، تەنها ئەوەیە ئێمە یارمەتیان ئەدەین بۆ ئەوەی بە مافەکانی خۆیان بگەن بە دیالۆگ بە لێک تێگەیشتن و ئێمە سەربەرزین لەوەی کە توانیمان تا حەدێکی زۆر مەشاکلی ناوخۆیان یارمەتیان داین، مەشاکلی ناوخۆیان چارەسەر بکەن و نەسیحەتی ئێمە بۆ ئەوانیشەوەیە کە بگەنە تەفاهم بۆ ئایندەی خۆیان لەگەڵ ملەتی سووریا و لەگەڵ خەڵکی سووریا و لەگەڵ هێزەکانی سووریا. وەیمە لەو بڕوایە داین هەر لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەموو وەزعەکان بەرەو گۆڕانێکی گەورە دەچن و ڕۆژی گەلانە بۆ ئەوەی بڕیاری خۆیان بدەن و هەرچی گەلانی ئەم ناوچەیە بڕیاری لێ بدەن ئێمەش بەشێکین لەوان و پشتیوانیان لێ دەکەین. لە کوتاییدا جارێکی تر سوپاسی هەموو لایەکتان دەکەم و ئومێدەوارم شۆڕشی ئەیلۆل هەمیشە لە یادی هەموو تاکێکی کورد بی، لە یادی هەموو گەنجەکانی ئێمەدا بی و خەڵکی ئێمە ئەوانەی شۆڕشی ئەیلۆلیان نەدیوە و جیلێکی تازەن نەوەیەکی تازەن پێگەشتوون بزانن کە خەڵکانێک ڕەنجیاندا خوێنیاندا هەموو شتێکیاندا لە پێناوی ئەوەی کە ئەمڕۆ بۆ ئێمە دروست بکەن، بۆیە ئەبی قەدری خەباتی ئەوان بزانین و من لێرەشدا دەمەوێت بە ڕاشکاوی بڵێم لەمە دووە زۆر بە توندی بەرامبەر بە هەر کەسێک لە ناوەوەیان لە دەرەوە ئەوەستین کە بیەوێ ئەم مێژوویە بشێوێنی یا سوکاتی بە شۆڕشی ئەیلۆل و بە خەباتی پێشمەرگێ بکات. ئیتر زۆر سوپاسان دەکەم و زۆر بەخێر بێت.